سڵاو لە هاوڕێیان بەڕێزان تێکەڵەیەکی لە 100% سروشتی بۆ قۆناغی تولەک کە لە نۆ خۆراکی تەواوکەری لە 100% سروشتی تێگاتووە. ئەمە بۆ بەکتریای سوودبەخشە لە بەکتریا نافعە. ئەمە بۆ پەرخواردنە پەڕلێکردنەوەیە نەتفڕیش. ئەمە بۆ تولەگەر قۆناغی تولەکە حالة القلش. أما كارتشيا بذور الشوكة. أما جاي جزية نبتة القراص. أما أوريجانويا زعترة. أما الثومة ياخد السيرة توبيو. أما تێکەڵەیەکی لە 100% سروشتیە لە جیاو ڕێگی دار و ئەوەی کە لە سروشتا باوەندە پێویستێتی. ئەمەش کالیسیۆمی سروشتی هاڕاوە هەمووی لە با بڵێن جەستکە ماسی ئەوەیە کە کانزاکان بۆ لینکی هەمووشی دانین لە بابەتەکە توانن سەیریکەن لە جیانی باوەندەی کاردناڵ. تەڵە نرخی 50 گرام لەمانە کە خۆی 9,500 ئێستا لە جیانی باوەندەی کاردیناڵ بە 7,000 لەگەڵ 1 کیلۆ سفیلاک تێکەڵەکەیەتیتر بۆ هەر جۆرە باوەندەیەک بێت، دەن و قۆز بێت، دەن و ڕێک بێت، باوەندەی کێوی بێت، فینکەکان بێت، هەمووی بۆ هەمووی ئەبێت ئەتوانرێت بە درێژایی قۆناغی تولەک بیرێتێ بە هیچ شێوەیەکی ڕەنگ نایە بەپەڕ. زۆر سوپاس.